کۆمەڵگەی نەسر کە سەربەناحی وارماوەیە لە قەزای شارەزور یەکێکە لەو کۆمەڵگە زۆرە ملیانی ساڵی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە دروست کراوە و خەڵکی ڕاگوازراوی ناوچەکانی دیکەی تێدا نیشتەجێ کراوە. لە دوای ساڵی 2000ەوە زۆرینەی دانیشتوانەکەی کۆمەڵگەکەیان چۆڵ کردووە و گەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان. لە ساڵی 2012 بەهۆی خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکان لە کۆمەڵگەی نەسر بڕیاری دروستکردنی شارەوانی یەکدرا و سەرۆکی شارەوانی و 14 فەرمانبەریش بۆ ڕاییکردنی کاروباری فەرمانگەکە دەستنیشان کرا. بەڵام تا ئێستا و دوای تێپەڕبوونی 6 ساڵ بەسەر ئەو بڕیارەدا شارەوانیەکە دروست نەبووە. شارەوانیەکەمان گرنگی ئەوەی سە ئاوەڕۆمان نییە، تەنکی ئاومانیە تا ئێستا بیرەکە ڕاستەوخۆ لە خوارۆتیە لێرە تەوزیع کرێمە لە هیچ قانونی هیچ کەسێکان نییە. ئەگەر قوفڵێ جام بێ بیرەکە ئەسووتی. ئەمە گرنگە شارەوانی بیانە تەنکیمان بۆ دروستەکە، ئاوەڕۆمان بۆ دروستەکە. ئەم گەنجانە تۆی بینی ساحەیەکی تاتان نییە، ئەڕۆن بۆ زەڕایان و بۆ باریکە و بۆ ئاڵەبژەی تازە و شوێنێ نییە سعاتێ تیا دانیشن. ئایا ئەمە شارەوانی بێ لە ئێمە بێ ئەم شتانە بۆ ئێمە جێبەجێ ناکە؟ چاومەڵای ژیانمانە گوزەرانمانە لە زستانە بەدەستی قوڕ و قڕاوە مناڵمان ناتوانێت بڕاتە دەرەوە لە هاوینا بەدەست مێشلۆتە بوو تۆ ناتوانێت بڕاتە دەرەوە. وەڵای ژیانمانە هیچ حاڵێکمان نییە بەخوا مناڵمان ئەچێتە دەرەوە تووشی گولی و گەڕی هەمووی بۆ بۆنی ئەم زەرکا و زێرابەوە هەمووی تووشی حەساسێت و ناڕەحەتی بووین بەدەستیەوە. بەخوا ژیانمان نییە حاڵمان نییە بەشکەم خوایە بۆمان باشکەن ئەم زێرا بوو جۆ و ئاوەڕۆمانە بۆ خاستکەن و ئیتر بێن بە هانامانە و یارمەتیمان بدەن. هیچ خزمەتگوزارێکی نەبوو ئێرە وردەوردە خەڵ ڕۆیشتە شارەکان و لەو کوم قەزای شارەزور و وارماوە نیشتەجێ بوو هەندێکی ڕۆیەوە بۆ لادەکانی خۆیان. بەڵام لەلایەن دەسەڵاتی کوردیەوە هیچ ئاوڕێک لەم گوزەرەی و لەم سنوورە ئێمە نەداوەتەوە. زیاتر لە منتیقە هەمووی 1200 ماڵی تایە ئەم منتیقە ئێمە نە ئاوەڕۆمانەیە نە ڕێگاوبانمانەیە نە خزمەتگوزارێکی سەرەتاییمان هەیە. بەشێکی زۆری دانیشتوانی ئەم کۆمەڵگەیە پێکە هاتوون لە دانیشتوانی ناوچەکانی کفری و دەربەندی خان و قەرەداخ و سەید سادق و پێنجوێن و بەرزنجە. تا ئێستاش بەشێکیان لەم سنوورەدا ماونەتەوە، بەڵام بەهۆی پیشگوێ خستنیان لەلایەن حکومەتی هەرێمەوە ژیانیان لە بارودۆخێکی دژواردا بەسەر دەبن. بەڕێوبەری شارەوانی وارماوەش ڕای دەگەیەنێت چارەسەرکردنی کێشەکانی ئەو کۆمەڵگەیە لە دەسەڵاتی پارێزگای سلێمانیدایە. ساڵی کۆتایی ساڵی 2012 بڕیاریدا وحدەی ئیداری تێبگەڕێتەوە و شارەوانیەکیشی بۆ دروست بکرێ. بەڵام لە 2013 بەدەوە بەهۆی قەیرانی داراییەوە ئەو پرۆسەیە ڕاگیراییتر ئەو پرۆسەیە لە جێبەجێکردنی و ڕاپەڕاندنیوانە لە ئەسوی بەڕێوەبەرایەتی گشتی و محافەزایە نەک لە ناحی وەرماوە و شارەوانی وەرماوە. گرفتێکی دیکە ئەم کۆمەڵگەیە کەرتی پەروەردەیەتی کە بە ناچاری بەشێک لە خوێندکارانیان بۆ خوێندن دەچن بۆ گوندەکانی دەوروبەری سنوورەکە. هەروەها قوتابخانەیەکی کۆمەڵگەکە تەرخان کراوە بۆ خوێندنی عەرەبی ئاوارە عەرەبەکانی ناوچەکە. ئەمەش هێندەی دیکە گرفتی بینای بۆ خوێندنی کوردی لە کۆمەڵگەکەدا دروست کردووە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵگەی نەسی سەربەناحی وارماوە.